وەکو ساڵی 2019 بە پێی گرێبەستێک لەگەڵ وەزارەت تەعلیم عالی کە ئەوانەی بەسەرکەوتی و خوێندنیان تەواو کرد مافە داراییەکانیان بۆ بگەڕێنەوە. بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا مەجموعەکی زۆر لە دەرچوانی تواناسازی شەهادەکانیان هۆڵد کراوە بابلێن لە دەرەوە بە حکمی ئەوەی پارەکانیان تەحویل نەکراوە، مەجموعەیەکیشیان تەواویان کردو تووشی قەرز و قۆڵە بوونە و لە هەمان کاتیشدا ئەو بەندانەی لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمە جێبەجێیانەکە وەکو کاندیدێک کە ماستەری تەواو کرد بێت حتا وەکو 5 ساڵ ناتوانێت تەقدیمی PhD بکە، لە هەمان کاتیش ڕەهەندەکەش لا نادات. بەڵام ئەوەی لە مەساڵحی کاندیدانەوە کە بەسەرکەوتی و خوێندنیان تەواو کردو و لە بڕی ئەوەی دەستخۆشیان لێ بکە کەوا کاندیدان ڕەچاوی زروفی کوردستانیان کردو بە حکمی قەیرانی ISIS شەڕی تیرۆریستانی داعش، ئەوان لە بڕی دەستخۆشی لەو کاندیدانە بکەن لە وڵاتە پێشکەوتەکانی ئەوروپا و ئەمریکا ئەو عیلمە و زانستە بە شێوەیەکی سەرکەوتو بگوازنەوە ئێرانە. هەتاکو ئێستا مافە داراییەکانمان زەوت کراوە، ئەویش هەتاوەکو ئێستا 3 کتاب کراوە. ئێمە کۆمەڵێک کاندیدی دەرچووی توانەسازین کە چەند ساڵێک لەمە پێش بە وەکو ئۆفەرێک لەلایەن حکوومەتی هەرێمەوە درا بە خوێندکاران، بە مامۆستایان، بە ئەوانەی کە ئەیانوێ خوێندنی باڵا تەواو بکەن. ئێمە سوودمان لەو بەرنامەیە بینی و چوین بۆ دەروی وڵات بۆ بەدەستهێنانی بڕوانامەی بەرزتر، پاش تەواوکردن بە سەرکەوتووی گەڕاینەوە کوردستان. بەڵام ئێستا حکوومەتی هەرێم بە ئاشکرا مافی ئەم خوێندکارانە ناداتەوە. بۆ نمونە خوێندکار هەیە کە 6 دەفتەری تاکو ئێستا لای حکوومەتی هەرێم ماوەتەوە، ئێمەمانان بڕێ پارێمان لای حکوومەت ماوەتەوە ناماناتەوە. ئێمە هاتوین کە پشتگیریەم ئەندامە پەرلەمانە بەڕێزانە بەدەست بێنین بۆی کە پشتگیریمان بکەم بۆی مافەکانمان بۆ بگەڕێنەوە. پاشانیش ئەگەر یعنی پێویست ناکە ئێمە کۆمپانیا نین، ئێمە توانای ئەومان نییە کە فترەیەکی زۆر قەرزار بین. ئەکرێ حکوومەت بە چەند قستێک و پارەیەمان باتەوە